دەمانەوێت زیاتر سەبارەت بەم بابەتە گفتوگۆ بکەین هەر سەبارەت بەم پرسە لەگەڵ دکتۆر سامان سۆرانی شارەزای پەیوەندە نێودەوڵەتیەکان گفتوگۆکانمان دەست پێکەین. بەخێر هاتی دکتۆر. زۆر بەڕێزی زۆر سپاس. دادگای باڵای فیدراڵی هەمیشە بە شێوازێک سیر کراوە کە لە کاتێکا کە بڕیارێک ئەدات لە نێوان لایەنە سیاسیەکان و تەنانەت لە نێوان خەڵکی عراقیش بیر لەوە ئەکرێتەوە ئایا ئاخۆ ئەم بڕیاریانەی دادگای فیدراڵی سیاسین یا یاساین هەمیشە ئەم بۆچوونە دووبارە ئەبێتەوە. با بۆ ئەم پرسەش دیسانەوە بزانین ئەم بڕیاری کە داوێتی بە دوورخستنەوەی حەلبووسی لە پەرلەمان ئایا بڕیارێکی یاسایی یان بڕیارێکی سیاسی؟ زۆر سپاس. هەڵبەتە پرسیارێکی بەجێیە، بەڵام ئەوەی کە پەیوەست بێ بە دادگای باڵای فیدراڵ ئەوەیە کە پێکهێنانی ئەم حکوومەتە کە ڕوویدا سەرکردایەتی کورد یەکێک لە مەرجەکانی ئەوە بوو کە بە یاساکردنی ئەو دادگایە تا ئێستا ئەو بابەتە جێبەجێ نەکراوە. ئەو دادگایە یاسایەکی تایبەتی نییە، بە شێوەیەک هەڵبژێردراوە دەگەڕێتەوە بۆ سەردەمی پۆل برێمەر. ئێمە شێکێکە لەو کێشانێک کە ئێمە تا ئێستا هەمانە. ئەم دادگایە لە 2021ەوە کاری زۆر چالاکی ئەنجام داوە، بە تایبەتی دژ بە کورد، یەکێک لەوانە هەڵوەشاندنەوەی یاسای نەوت و غازە، ئەوی تر چۆتە ناو مەسائیلی نیزاعاتی بەسیتەوە کە نە ئیشی ئەوە لە یەکێک لە ئەرکەکانی تەماشا دەکرێت. حقیقەت ئەم دادگایە دەبێت کاری ئەوە بێش ڕۆڤەی دەستوری بکات و لە هەمان کاتیشە کاری ئەوە بێت پرنسیپی وەکو چۆن دەڵێت پرنسیپی فەسلی سوڵتاتی پێدەوترێت ڕەچاو بکات و چاودێری بکات. بەڵام ئەم چووە لە بری ئەوە کاری چارەسەرکردنی نیزاعات دەکات و ئەمەش ئەرکی ئەو نییە لە ڕاستیە. ئەوەی کە ئەمڕۆژ ئەو بڕیارە بەو شێوێ دراوە، طبعاً ئەمە سکاڵایەک تۆمار کراوە لەلایەن یەکێک لە ئەندامە دوورخراوەکانی با بڵین نزیک لە حەلبووسی کاتی خۆی بە ناوی لەیس دوولەیمی، و ئەمە ساڵێک پێش ئێستا بووە. بەڵام بۆچی دادگاکە لەم ئانوساتەیە ئەم کاری کردووە کە ئێمە بەڵێ دەبینین کە هەڵبژاردن دەکرێت لە 18 مانگی 12 کە نزیکەی مانگێک ماوە بۆ ئەو بابەتە. تۆ پێکهاتەیەکی بەهێزی سونە لەناو پرۆسەی سیاسی لێی بدەیت، سەرکردەکەی لێ بدەیت، ئەمە مەبەستێکی سیاسی لە پشتە. ئەلبەتە ئێمە دەزانین کە ئەمە کێشە دروست دەکات بۆ بەسائلی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان. بەڵێ باش دکتۆر، بەڵام من وەڵامی پرسیارەکە ئەگەر بکرێت بەڕوونتر بیدەیتەوە، ئەم بڕیارە بڕیارێکی یاساییە یان بڕیارێکی سیاسی؟ وەکو باسم کرد لە مادەی 93 دەستور باس لەوە دەکات کە ئەرکی دادگای باڵای فیدراڵ پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردنەکانە لە ناو پەرلەمان. بڕیارێکی سیاسیە دەتوانین بڵێن بڕیارێکی سیاسیە. من گومانم لەوە نییە کە بڕیارێکی سیاسیە، لەبەرەوەی بڕیاری سیاسی پێشترشی داوە دژ بە ئێمە، دژ بە کورد، بە پێکهاتەی کورد، دژ بە مافەکانی کورد بۆ لاوازکردنی پێگەی هەرێمی کوردستان لە بەغدا. ئەمە لە ڕابردووە ڕووی داوە، ئەمەی کە ئێستاش ڕووی داوە هەر دیارە خودی حەلبووسیش باسی لەوە کردووە کە ئەم بڕیارە جنبەی سیاسی خۆی هەیە. بەڵێ باشە، ئێستا وەک ئاماژەمان پێکرد یاخود هاوکارمان لە بەغداوە شوان جەباری لەگەڵمان بوو ئاماژەی بۆ کرد کە تاوەکو ئێستا چوارچەوەی هەماهەنگی هیچ بەیانێکی دەرنەکردووە و لەگەڵ ئەوەشا هیچ چۆنەڵێت ڕوونکردنەوەیکی نەداوە. گومانی ئەوەی هەیە کە گۆڕانکاری بکرێت. ئایا پێشبینیەوەکەن کە گۆڕانکاریە بکرێت؟ من ناتوانم بڵێم پێشبینی ئەوە بکەم کە گۆڕانکاری دەکرێت یاخود ئەو بڕیارە هەڵدەوەشێتەوە، چکە بڕیارەکانی دادگای فیدراڵ بڕیاری ینی باتن، ینی دەبێت جێبەجێ بکرێت. کەواتە ئەتوانێت حەلبووسی لە ژیانی سیاسی دوور بخاتەوە؟ تەنها ئەم بڕیارە بۆ ئەوەیە کە لە پەرلەمان وەکو سەرۆکی پەرلەمان دوور بخرێتەوە. بەڵام ئەوەش وەکو باسم کرد دەبوایە لە ناو چوارچێوەی پەرلەمان ئەنجام بدرایە، چکە پەرلەمان پێڕەوی ناوخۆی خۆی هەیە و ئەو بەڕێزە تا پێرێش سەرۆک پەرلەمان بووە و حەسانەی خۆی هەبووە، دەبوایە تۆ کار لەسەر ئەو پێی حەسانەی لێلا بدەیت، اینجا بیبێتە مەسەلەکەی ببێتە بەر دادگا و دادگایی بکرێت. ئەمانە نەکراون. بۆیە بەم شێوەی کە ئەم بڕیارە دراوە دەتوانین بڵێن مەبەستێکی سیاسی لە پشتە. طبعا هەر دوێنێش سەرۆکی حکوومەت
محەممەد شیا سوودانی سەردانی حەلبوسی کردووە و پێی وتووە ینی هێور بێتەوە و هەوڵ نەدرێ ناسەقامگیری لە عێراقا دروست بێت حقیقت ئەوەیە کە بەداخەوە طبعا حکوومەتی عێراق لە ماوەی دوایی هەوڵی داوە بچێتە ناو ئەو جەمسەرانەی کە با بڵێن لە ململانێن لەسەر ئاستی نێودوڵەتیش تۆ جەمسەرێکت هەیە لەلایەن رووسیا و ئێران و چینەوە بەرامبەر بە جەمسەرێکی ترکە هند سعودیە ئیماراتە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای بەریتانیا فەڕەنسایە تۆ بۆ خۆتە خەیتە ناو ململانەیەکی واوە ڕوو ئەەکەیتە ئەو جەمسەرەی کە بەرەی ئێران و رووسیا و چین بێت ئەمە طبعا کێشەیەک بۆ خودی عێراق دروستەکە بۆ لاوەستکردنی پێگەی عێراق و ناسەقامگیریەکەش دروستەکە لە حقیقەتە بەڵێن دکتۆر ئەزمون هەیە لەگەڵ دادگای باڵای فیدراڵی عێراق لەگەڵ ڕەفع عیساوی لەگەڵ تاڕق هاشمی پێتان وایە چارەسەر یاخود چارەنووسی حەلبوسیش بە هەمان چارەنووسی ئەوانە بێت؟ خۆی جارێ زووە بڵێن چارەنووسی وەکو ئەوان دەبێت چکە ئەوان بە مادەی تر با بڵێن سزا دراون و ئێستا ناتوانن تەنانەت بێنەوە ناو خودی عێراقش ئەوەی کە حەلبوسیە تەنها لادانێتی لە ئەو پۆستەی کە هەیەی با بڵێن بەڵام لادانی سەرۆکی پێکهاتەیەکی سونە حزبێکی سیاسی هەیە 37 مەقعدی پەرلەمانی هەیە و شەریکی دامەزراندنی ئەم حکوومەتە نوێ لێدانە لە خودی ئەو پرۆسەی کە با بڵێن ئێستا بەڕێوە دەچێت طبعا ئەو لایەنانەی کە ئەم کارێن ئەنجام داوە دڵخۆشن بەوەی کاتی خۆشی حکوومەتی عادل عەبدولمەهدییان لادا دڵخۆشن بەوەی کە کاتی خۆی زەربەی تریان با بڵێن لە تەیاری سەدردا کە هەوڵیدا وەکو چۆنەڵێت حکوومەتی زۆرینە پێک بهێنێت و هەوڵیدا ئەم کێشەیە دروست نەبێت ئەم حکوومەتەی کە ئێستاە حکوومەتێکە کە لەلایەن ئەقلیەوە بەڕێوە چووە ئەوەش کارێکی نادەستوریە بۆچی کاتی خۆی کە با بڵێن تەیاری سەدر کە بە 73 کورسیەوە پەرلەمانی بەجێهێشت تۆ نەهاتیتە دەنگ بڵێ کاکە ئەمە پرۆسەیەکە دەبێت بەو شێوەیە ئەنجام نەدرێت چکە کاریگەری هەیە لەسەر سەقامگیری لە ناو عێراقە بۆچی ئێستا تۆ ناسەقامگیری دروستەکەی بە بڕیارەکانەوە ئەوش پرسیارە زۆر چاک دکتۆر یەک پرسیارم هەیە و کۆتا پرسیار و زۆر بە ئەگەر بکرێت بە خێرایش وەڵامم بدەیتەوە حەلبوسی زۆر کەسایەتێکی دیارە لە ناو سونەکان پێت وایە ئێستا جەنابشت ئاماژەت پێکرد کە 37 کورسیشی هەیە لە پەرلەمان پێت وایە سونەکان بێدەنگە بن؟ بە دڵنیاییەوە سونە لە پەرتەوازەیی جارێ ئەوانش دەبێنە ماڵی خۆیان ڕێک بخن ئەوەی کە حەلبوسی ئەگەر بێدەنگ نەبێت و ئەمانە بایکۆتی با بڵێن پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەکەوە ئەمە دوای لێکە کە ئەو پرۆسەیە لە کۆی گشتیە فەشەل بهێنێ یاخۆت هەر ئەنجامش نەدرێت لەبەرەوەی ڕەوتی سەدرش لەلایەکەوە دەبینن کە بەشداری بایکۆتی هەڵبژاردنەکانی کردووە و حتا تەنانەت بەلایەندارەکانی وتووە کە هەر نابێ پشتگیری لایەنێک لە لایەنەکان بکەن و ئەمانە و ئەگەر بێت و بۆ شێوێ بێتەوە ئەبینیت ئەوانەی کە دەستنە ناو پرۆسەی هەڵبژاردنەکانەوە کەمینەیەکن کە نزیکەی 10 تا 12 لە سەتای کۆی دانیشتوانی عێراق پێک دێنن و ئەمەش کێشەیەکی دروست گەورەیە بۆ دیموکراسیەت لە عێراق بەگشتی. ئێمە سپاس دەکەین دکتۆر سامان سۆرانی شارەزای پەیوەندی نێودوڵەتیەکان لەگەڵمان بوویت و وەڵامدەری پرسیارەکانمان. سپاس. زۆر بەڕێزی.